لەم بەشەی بەرنامەکەمانە بابەتێکی زۆر باوی ناو خەڵک باسەکەین کە بەم دوایانە خەڵک زۆر خۆیاوەتە بابەتی جوانکاری. بابزانین جوانکاری لە بەشی قورگ و لوت و گوێە چی ئەگرێتەوە؟ کاک دکتۆر بەوان باس. جوانکاری ئەو بەشانە کە هەمانە لە بواری قورگ و لوت و گوێە یاخود ئێستا ناوەکە زیاتر گۆڕاوە فەیشەڵ پلاستی یا فەیشۆ پلاستی جوانکاری ڕوو لە ناویانە ئەوەی کە چۆنڵی پەیوەست بێت بە ئێمەوە جوانکاری لوتە لەگەڵ جوانکاری گوێ. بەڵام ئێستا خەڵک جوانکاری بۆ برۆیەکانیەکات بۆ پێڵۆکانی بۆ لێوی بۆ چەناگەی بۆ هەموو ئەدامەکانی تری ڕوو ڕۆژانە ئەکرێت. جوانکاری لوت مەبەست لێی ڕێککاری هەر لە کۆڵەکەی لوت جارێ لە ڕێکاری لە ناوپۆشی لوت لە لابردنی هەموو ئەو گرفتانەی کە بۆتە هۆی هەناسە توندی لەگەڵیشیا ڕێککاری لە شێواویە یاخود لە شکانێکی پێشتری ئێسکی لوتی بێت یاخود لە خواریەک لە کرکڕاگەکان و ناڕێکیەک لە گیرفانەکان و لە بەشی دەرەوەی لوتیا هەبێت ئەمانە پێوترێت جوانکاری لوت. جوانکاری لوت زۆرتر لە دوای تەمەنی 18 ساڵیەوە واتە لە دوای وەستانی گەشەیە و گەورەبوونیەوە ئەکرێت بۆ مەبەست لێ ئەوەیە کە تایدا گەشەی ئەو مرۆڤە تەواو بێت اینجا تۆ ئەو خواریە ڕێکیتەوە لە کاتی تەمەنی گەشایەوە بزانم لوت تۆزە گۆڕێ و گەورە ئەبێ لوت بە درێژای تەمەن ئەگۆڕێت بە درێژای تەمەن تۆ کەسێک نبینی تەمەنی 80 ساڵ بێ هێشتا لوتی بە بچووکی مابێتەوە یاخود گوێچکەی بە بچکۆلەی مابێتەوە بۆ بەردەوام لوت لە گەشەی و لە گۆڕانکاریە. بەڵام ئەوەیە کە ئەو بەشانەی گەشە کە لە ئێسکەکانیایە لە گەشەی خۆی بوەستێت لوتەکە شێوەیەکی دیاریکرا وەربگیرێت اینجا تۆ دەستکاری ئەو لوتە بکەی ئەمەش لە دوای تەمەنی 18 ساڵیەوەیە. ئەگەر پێش تەمەنی 18 ساڵی بکرێ ئەکرێ شکڵەکەی بگۆڕێت ئەگونچێت بەڵێ شێواویە تەشویح دروستە بێت ئەگەر بەس تۆ هەڵی حاڵەت هەیە ناچاری ڕێککردنەوەی کۆڵەکەی لوت بکەی پێش 18 ساڵ بۆ لەبەرەوەی ئەگەر زۆر هەناسەی تون بێت ئەمەیان جیاوازە. بەڵام جوانکاری لوت زۆربیان ئێمە ئیخینە دوای 18 ساڵی جوانکاری لوت بەو شێوەیە کە وتمان ڕێککاریە. بەڵام هەنی حاڵەت هەیە ئەمە پێش 18 ساڵیشە مناڵێکە یاریەکە تۆپێکی بەرەکەوێت ئەمە دەم و دەست لوتی خوارە بێت ئەمە دەم و دەست بۆی ڕێکەکەیتەوە. بەڵام کاڵین جوانکاری ئەوەیە کە بڕینی تێکەوێت کۆمەڵشتی تێکەوێت بەڵام ڕێککردنەوەی شکانی لوت ئەمە ئەگونجێت مناڵێکە کەوتووە لە ماوەی تا 21 شەو تا 21 ڕۆژ ئەتوانی بۆی دەستکاری بکەیت و چاکیکەیتەوە. گەورەش بێت بە هەمان شێوە لە تا 21 ڕۆژ ئایا بە بەنجی مۆزوعی ئەکرێت یاخود بە بەنجی گشتی ئەکرێت ئەمە ڕێکەکرێتەوە دکتۆرەکە قەرارەیات و حەسەب تەحملی کەسەکە بۆ ئازاری. بەڵام جوانکاری لوت وەکوتم لە دوای تەمەنی 18 ساڵەوە هەموو ئەو ئێسکانە کە خوارن ڕێکەکرێتەوە بەرزیەک لە لوتیا هەبێت یان خواریەک هەبێت لوتی خۆی پێ گەورە بێت و پێستی واگیرفانەکانی بەشی دەرەوەی یاخود پەڕەکانی دەرەوەی لوت پێی گەورە بێت بۆ چاکرێت هەنێجار هەیە کە شێواو بێت بەلایەکە لار بێت ڕێکەکرێتەوە هێنرێتەوە ناوڕاست ئەمانە لەو بەشانە کە جوانکاری لوتی بۆکەی. بە هەمان شێوەش بۆ جوانکاری گوێچکە کە ئەمەش چەند حاڵەتێکە مەسەلەن کۆمەڵێک حاڵەت هەیە کە لە کاتی لەدایک بوونەوە ئەوەیە کە بەڵێ لە زگماکیە شێواوی هەیە لە گوێچکەی دەرەوەیە یان ئەوەیە گوێچکەیشانی دروست نەبووە یان ئەوەیە گوێچکەی بۆ دەرەوە کراوەتەوە. ئەگەر گوێچکەی دروست نەبێت ئەمە ئێستا لە ڕێی دکتۆری پلاستیک یاخود لە ڕێی دکتۆری جوانکاری مختص بە جوانکاری کە پلاستیک سێرجری پێوترێت لەگەڵ دکتۆری قورگ و لوت و گوێیە و دکتۆری سنگ و دڵ و گۆرەکانی خوێن ئەوەیە کە لە پەراسووی شێوەیەکی بۆ دروست دەکرێتەوە و لەژێر پێست و بەشەکانی تری کاسی سەریە تا سەر کاسە ئەچێنرێت دواتر ئەو بەشەی پەڕی گوێی دەرەوەی بۆ دروست دەکرێتەوە دانێتەوە ئەمە ئەگەر پەڕی دەرەوەی شێوا بێ بەس هەنێ حاڵەتیان تریان هەیە کە باوترینیانەوەیە کە گوێچکەی زەقا بۆ دەرەوە ئەکرێتەوە بەڵێ گوێ خۆت ئەمە لە ڕێی کۆمەڵ لە ڕێی نەشتەرگەریەکەەوە وا باشترە پێش تەمەنی 5 ساڵی حاڵەتیان وا باشترە لە پێش ئەوەی کە مناڵەکە ئەچێتە ڕەوزە یاخود بچێتە مەکتەب لە پێش 5 ساڵی بۆی بکرێت بۆ لەبەرەوەی لەو حاڵەتەیە هەنێک کەس هەیە هەنێک مناڵ هەیە بەو ناوە بانگەکرێت بەو لەقەبە ئەناسرێتەوە بەو هینە ئەمەش لە ڕووی زانستی پزیشکیەوە لەسەر لایانی دەرونی مناڵەکە ئەکەوێت لەسەر نەفسیەتی مناڵەکە لەسەر
هەڵسوکەوتی مناڵەکە ئەکەوێت دەگونجێت ئەوەی پێ ناخۆش بێت و دوای کەسێکی شەڕەنگێز دەرچێت بۆی وا باشترە پێش تەمەنی 5 ساڵی بۆی ڕێک بکرێتەوە کە ئەویش لە ڕێ یا بڕینەوەیە یاخود لە ڕێی دوورینەوەیە بەو حاڵەتە بۆی چارەسەرەکە. کاک دکتۆر ئەکرێت ئەم گوێ قوتیە کاتی عملیاتی بۆ ئەکرێ دوای دیسانەوە بگۆڕێت ینی بۆ نمونەوەکو پێشتری لێ بێتەوە؟ ئێمە دوو چارەسەرمان هەیە چارەسەرێکمان هەیە بە تەقەڵە بەوەیە بڕینی تێ ناکەوێت چارەسەرێکشمان هەیە بە بڕینە لە هەرێک حاڵەتیانە بەڵێ بە تایبەتیەوەی تەقەڵەکەیان ئەبێت و ئەو بە نەخۆشەکە بڵێ کە ئەمە ئەگونجێت دوای لێ بێتەوە بەڵام ناگەڕێتەوە دۆخی ئاسایی پێشتری بەس ئەگونجێت تۆزێک شل بێتەوە تا تەمەنێکی مناڵتر بۆی بکەیت و تا ئەوەی ئەمیش کۆمەڵێک شت هەیە دوای عملیات پێڵی بەکاری بێنێ لەوانە بەکارهێنانی ملپێچێک یاخود ئامێرێک کەپێک کە گوێچکەی بەستێتەوە بە کاسەی سەریەوە یاخود بە پشتی سەریەوە بە پشتی بە پێستی پشتی گوێچکەیەوە تۆزێت چەسب بێت بە حاڵەتە باشترن ئەوانە کە تامەش تا مودەی 6 هەفتەیەکە لەسەر ئەوە یاخود کۆمەڵی ڕاستە و شتی تری بۆ دانی کە بەردەوام بێت بەڵێ